سڵاوتان لێبێ خۆشەویستان. عەلەویەکان کێن و بۆچی کلتور و ئاینیان جیاوازە؟ عەلەویەکان گروپێکی ئاینی و کلتورین کە بە شێوەیەکی سەرەکی لە ناوچەکانی ڕۆژئاوای ئاسیا وەک تورکیا و سووریا و لوبنان و عێراق دەژین. ئەمڕۆ بە سەفەرێک دەچین بۆ ناو جیهانێکی ڕازاوە و نەزانراو کە ناسراوە بە جیهانی عەلەویەکان. ئەم گروپە ئاینی و کلتوریە کە هەزاران پەیڕەوی لە سەرانسەری ڕۆژهەڵاتی نێوەڕاست هەیە، بەڵام زۆر کەس ڕاستی مێژوو و بیر و باوەڕەکانیان نازانن. ئایا دەزانن کە عەلەویەکان کێن و بۆچی لە ژێر سەترێکی نهێنی دادەنرێن؟ هەروەها پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسلام و شیعە چۆنە؟ بۆچی لە مێژووی مۆدێرندا ڕۆڵێکی سیاسی سەرنجڕاکێشیان هەبووە؟ لەم ڤیدیۆیەدا بە وێنەی ڕاستەقینە و بەڵگەی مێژووی ئەم جیهانە ئاشکرا دەکەین. ئەو کەسەی کە ئەم بیر و هزرەی دامەزران ناوی ئەبوو شوعەیب محەممەد بن نەسیر البەسڕی نەمریە. لە ساڵی 260 کۆچی دامەزراوە بە ناوی ئەوەوە ناونرا نووسەیڕیەکان. ئەم کەسە تاوانبارترین کەسە لەسەر ڕووی زەوی. ئەم بیر و باوەڕە لە شاری حەلەب لە سووریا دامەزرا، پاشان بڵاویان کردەوە بە جیهانی ئیسلامیدا. دوو کەسی سەرەکی بوون، کێکێکان لە میسر بە ناوی ئەبوو محەممەد عەبدوڵڵا بن محەممەد الجەنان الجەنبەلانی، ئەوی تریشان لە شاری بەغداد بوو بە ناوی عەلی الجەسری کە لە ساڵی 230 کۆچی لەدایک بووە. لە میسر بانگەشەی نووسەیری لە ناو دەوڵەتی عوبەیدیەکاندا پەرەیسەن تا دامەزراندنی دەوڵەتی حەمدانی لە حەلەب و مووسڵ. سنتەری ئەم بیر و باوەڕە لە شاری حەلەب سەرچاوی گرتبوو تا دوایی گوازرایەوە بۆ شاری لازقیە لە سووریای ئێستادا. بیر و باوەڕی نووسەیڕیەکان بەم شێوەیە دامەزراوە. بڕوایان بە حلول و تەناسوخ هەیە. حلول بریتێ لە تێکەڵبوونی ڕۆحی ئیمامەکانیان بەخوا و تێکەڵبوونی خوا لەگەڵ جەستەی ئیمامەکانیان، واتە خوا و ئیمام بەیەکەوە حکمی سەرزەوی دەکەن، بۆیە پێیان وابوو کە ئیمام ئولوهیەتی خودایی تێدایە. تەناسوخ واتە ئیمامەکانیان نامرن، ڕۆحەکانیان لە جەستەی تردا دێنەوە سەرزەوی و بە زیندوی دەمێننەوە. بە گشتی پیان وایە ئیمامەکانیان لە دوای مردنیان دەگەڕێنەوە بۆ دنیا و بە هەمیشەی دەمێننەوە. هیچ بڕوایەکیان بە قیامەت نییە. ئەوەی کە پێی دەوترێت زیندوو بوونەوە لە ژیانی قیامەتە لای نووسەیڕیەکان هیچ بنەمایەکی نییە و بەڕاستی نازانن. هەموو ڕۆحی مرۆڤەکانیش لە گیانلەبەری تردا دێنەوە ژیان لە سەرزەویدا. ئەگەر کەسانی پاک بن ئەوە لە گیانلەبەرە جوان و پاکەکان دێنەوە سەرزەوی، وەکو پەپولە و ئاسک و چۆلەگە و هەتا دوایی. بەڵام ئەگەر خراپ بوون ئەوە وەکو قالۆنسە و مشک و کرم دێنەوە سەرزەوی. ئەم بیرە لە دوای زەمانێکەوە دادەمەزرێ کە لە مێژوودا ناونراوە بە حەیرەت الشیعە. لە دوای مردنی حەسەن عەسکەری کە منداڵێکی بەجێهێش لە دوای خۆی بە ناوی محەممەدی کوڕی حەسەنی عەسکەری لە لای شیعەکان ناسراوە بە محەممەدی مەهدی، بە نەخۆشی کۆچی دوایی کرد. ئیتر هیچ ئیمامێکیان نەما لە ناویاندا. لە ساڵی 260 کۆچی بۆ ئەوەی بزوتنەوەکی بەردەوام بێت بۆ دەسەڵات دژی عەباسی و ئومەویەکان، ئەم بزوتنەوەیە سەرەتا هیچ سەرچاوەیەکی لە بیر و باوەڕی نەبوو، تەنها بزوتنەوەیەکی شۆڕژگێر بوو بۆ دەسەڵات هەوڵی ئەدا و بە ناوی بنەماڵی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دەیویست دەسەڵات وەربگرێ. ئەتر لەو سەردەمەوە چەند بیر و باوەڕێک بڵاو کرایەوە کە گوایە محەممەدی کوڕی حەسەن عەسکەری ناسرا و بە مەهدی چۆتە شاخێک لە سامەڕا و دوای خۆی کردووە بە سەردابێکدا. ئیتر لەو سەردەمەوە لەو سەردابەدا دەژی تا ئێستا. وا بڵاو کرایەوە کە 4 کەس دەچن تەشریع و ئامۆژگاری لەم ئیمامە وەردەگرن کە ڕاستەوخۆ شیعە لەلایەن ئەوەوە ئاراستە دەکرێن. مەهدیش ڕاستەوخۆ لەلایەن خواوە وەحی بۆ دێ. ئەو 4 کەسە ناسراون بە بابول مەهدی، واتە دەرگاکانی مەهدی، یاخود بە سەفیرول مەهدی، واتە سەفیرەکانی مەهدی بۆ خەڵکی. ئەم بیرە بڵاو بۆیەوە لە ناو شیعەدا بەگشتی. بەڵام لە دوای ئەوەی کە محەممەد نووسەیری ئەم بیرەی گۆڕی، وای بڵاو کردەوە کە ئەو بۆ خۆی بەتەنها لەگەڵ مەهدی قسە دەکات و هیچ سەفیر و دەرگایەکی نییە بێزگە لە محەممەدی نووسەیری. پاشان بەوەشەوە نەوەستا، محەممەدی مەهدی کردە خوا و خۆشی کردە نێردراوی ئەو کە گوایە پێغەمبەرە. پاشان زیاتر ئەم بیرە خوڕافیەی نووسیەوە بە ناوی ئەوەی کە عەلی کوڕی ئەبوو تاڵیب خوایە و محەممەدی پێغەمبەری ناردۆتە سەرزەوی.
نووسیڕەکان کە ئێستا ناسراون بە عەلەوی پاشان ویان بڵاو کردەوە کە سەلمانی فارسیش خوایە، چونکە دەبێ بنەمای ئەم بیرە بگەڕێتەوە بۆ بنەماڵی فارسەکان لە ڕێگەی ئەبوو محەممەد عەبدوڵڵا بن محەممەد الجەنال جەلبەلانی کە بۆ خۆی فارسە و بە ڕاهیبی فارسی ناسراوە. چۆ میسر و ئەم بیرەی لە هاوڕێکەوە بڵاو کردەوە محەممەدی نووسیری. دوای ئەوەی کە بڵاویان کردەوە عەلی خوایە، پاشان خوایەتی داوە بە سەلمانی فارسی. دوای ئەوە سەلمانیش 5 خوای تری دروست کردووە بۆ ئەوەی کاروباری ئیداری ئەم کەون و بوونە بەڕێوە برن، بە ناوی یەکەم مقدادی کوڕی ئەسوەد کە ئەمیان خوای هەورە بروسکەیە، باران و بەفر و ڕووبار و هەتا دوایی. دووەم ئەبوو زەڕی غیفاری، خوای ڕۆژ و ئاسمان و ئەستێرەکانە کە دەبێت بیان سوڕێنێتەوە و ئاگاداری ئەم کەونە بێت. سێم عەبدوڵڵای کوڕی ڕەواحە، ئەمیان خوای با و ڕۆحکێشانە بۆ ئەم کارە دانراوە لەلایەن سەلمانەوە. چوارم عوسمانی کوڕی مەعزوم، ئەمیش سەرما و گەرما و نەخۆشی مرۆڤەکانی بەدەستە. پێنجەم قەنبەری کوڕی کادان، ئەمیش ڕۆحکێشان و خستنەوەی ڕۆحی مرۆڤەکان بەگیان لە بەرانی تر وەک تەناسوق لەسەرەوە باسمان کرد. بەگشتی پێیان وایە هەموو سەرکردەیەکیان تێکەڵاوە بە ڕۆحی خوا تێکەڵ بە سەرکردەکانیان دەبێ. بۆیە عەلەویەکان لە سووریا سوزدەیان بە خەڵکی دەبر بۆ بەشار ئەسەد. ئەم کارە لە ڕووی ئازار و ئەشکەنجەوە تەعذیب نەبوو، بەڵکو لە ڕووی بیر و باوەڕەوە بوو کە پێیان وایە بەشار ئەسەدی موزریم خوایە. لە ڕووی بەندایەتیەوە بڕوایان وایە کە غوسڵ و لەشپیسی و دەستنوێژیان نییە، لە نوێژدا سوزدە نابن، بەس ڕکوعیان هەیە. نوێژیان وەکو نوێژی موسڵمانان نییە. 5 فەرزەی نوێژ واتە عەلی و حەسەن و حوسێن و موحسین و فاتیمە، وشەی موحسین کە بەکاردێنن ڕەمزە بۆ دەستنوێژ و غوسڵ. بڕوایان بە حەج نییە، ئەوەی بچێتە حەج بە کافری دەزانن، پێیان وایە موشریکن و خەریکی بتپەرستین. پیاوانیان ڕۆژوو ناگرن و تەنها ڕۆژوو لەسەر ئافرەتان فەرزە. شەراب لایەن زۆر پیرۆزە، خواردنەوەی بە بەندایەتی دەزانن و ڕێزی ڕەزەترێ و ترێ بەگشتی دەگرون و پیرۆزە لەلایەن. بڕوایان بە زەکات نییە، بەڵام بڕەپارەیەک دابین کراوە لەلایەن شێخەکانیانەوە کە دەبێ وەک زەڕیبە ساڵانە بیدن. ڕخیان لە هاوڵانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەگشتی و بە بەندایەتی دەزانن جنێ و بدەن بە ئەبوو بەکر و عومەر و عوسمان و خات و عایشەی دایکی موسڵمانان ڕەزامەندی خوا لە هەمویان بێ. لە کاتی شایەتومانیاندا 5 بەرز دەکەنەوە. ئەم سێ وشەیە دەڵێن عین سیم میم کە ڕەمزێکی عەلەویەکانە. دەڵێن سەلمانی فارسی قورئانی فێری محەممەد کردووە لە ژێر ناوی جوبریلدا. عەقیدەیان باتنیە، هەموو کەس بۆی نییە لێ بکۆڵێتەوە، تەنها زاناکانی خۆیان نەبێ، ئەوەی کە ظاهیرە بۆ گشتی دەری دەخەن. ئەمە مشتێک بوو لە خەرواری نووسیرەکان کە ئێستا ناسراون بە عەلەویەکان کە لە سووریادا حکمی ئەو خەڵکە دەکەن بە ئاگر و ئاسن. کوشتنی ئەو 6,000 کەسەی بەدەستی بەشاری موزریم شەهید بوون، عەلەویەکان بە بەندایەتی دەزانن بۆ خۆیان. لە سەردەمی باوکی تاوانباری کە ناسرا بوو بە حافظ ئەسەد 30,000 کەسی لە شاری حەما شەهید کرد. لەگەڵ ئیسرائیلدا دەستیان تێکەڵە و لە ڕێگەی شیعە دروزەکانەوە بەشدارن لە حکوومەتی ئیسرائیلی لە ناو کەنیسەدا بە ناوی شیعەی دروزی کە سەرۆکەکەیان باوکی وەلید زۆمبڵادا. ئێستا وەلی سەرۆکایەتی ئەو تایەفە شیعەیە دەکا. ئەم تایەفە شیعەیە تاوانبارە، ناسراون بە نووسیری عەلەوی. ئەمانە لە ئێستادا کەمینەی ناو سووریان. لە ساڵی 1985 کە سەرژمێری بۆ سووریا کراوە، پێک هاتوون لە 111 کە لە ڕاستیدا ئەم ژمارەیە هیچ ڕاستیەکی تێدا نییە، ئەویش بۆ ئەوەی ڕای گشتی پێچەواشە بکەن. ناوی عەلەویش بۆ پیرۆزی نووسیرەکان ئیستیعماری فەڕەنسی ئەم ناوی بۆ داناون کە هەموو مێژوەکەی ناگاتە 100 ساڵ. ڕاستی ناوی ئەم تایەفەیە نووسیریە نەک عەلەوی، بەڵام هەردووکیان بەکاردەهێنرێن. ئێستا پرسیار دەکەین ئایا ئەم تایفەیە کافرن یان موسڵمانن؟ بە درێژایی مێژووی ئەم ئیسلامە زانایان کە ئەم گروپە دەرکەوتن هیچ کاتێک بە موسڵمان هەژماریان نەکردووە. زانایان بە گشتی دەڵێن بە هیچ شێوەیەک سەربڕاویان جائیز نییە و نانی دەستیان ناخورێ، ژن و ژن خوازیان لەگەڵدا جائیز نییە، نوێژیان لەسەر ناکرێت و لە گۆڕستانی موسڵمانان نانێژرێن، بە هیچ شێوەیەک پاسەوانی و سەنگرنشینیان پێناگیرێت لەگەڵ موسڵماناندا. ئەمە ڕای زانایانی ئەهلی سونەت و جەماعەیە. لەبارەیانەوە شەیخ الئیسلام و پیاوچاکانی کوردان قەڵەمی ئەم ئومەتە ئیبن تەیمیە دەفەرموێت ئەم گەل و هۆزە کە ناسراون بە نووسیری بنەچەیان دەگەڕێتەوە بۆ شیعەی قەڕامیتە، کافرترن لە یەهود و نەسارا، بەڵکو کافرتریشن لە هاوبەشدانەرەکانیان،
مشریکن و زەرەر و زیانیان بۆ موسڵمانان لە زەرەری کافری شەڕکەرە، هاوشێوەی تەتار و فرنجە و سەلیبی کە دنیای ئیسلامیان تێک و پێکدا. ئەمانە خراپترن، لەوانەش بە هەمیشەیی دژی موسڵمانان بوون، تێیاندایە لەگەڵ نەسارەکاندا بوون دژی موسڵمانان، لەگەڵ تەتار دەستیان تێکەڵ بوو بۆ ڕووخاندنی خەلافەتی عەباسی و هەمیشە دەستی دوژمنانی ئیسلامیان گرتووە بۆ ئەوی سەر بکەون بەسەر ئەمیر و سوڵتانی موسڵماناندا، هەمیشە لە گەڕ و پلان و گێڕشێوێندا بوون دژی موسڵمانن. نووسەیڕیەکان یاخود عەلەویەکان لەم ڕۆدا دەکەونە ئەم شوێنانەوە. یەکەم دەکەونە شاری لازقی سووریا، دووەم ئەنادۆڵی شەرقی ئازربایجان قزڵ باشی واتە کڵاو سوورەکان، سێم بەشێکی کەمی کوردیش هەیە لە تورکیا کە خاوەنی ئەم بیر و باوڕن بە ناوی عەلی خوایەکان، چوارەم لە تورکیا و ئەلبانیا ناسراون بە بەکتاشیەکان، پێنجەم هەنێکی تریشیان لە لوبنان و فەڵەستین دەژین. بەم زۆرش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. دووبار و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.